يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين، حبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، لە دوای تەواوبوونی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان، ئێمەی موسڵمان دوای ئەوەی کەوا دەست دەکەینەوە بە خواردن و خواردنەوەی حەڵاڵ، پێویستە ئاگامان لە شتێک بێ کە لە ڕەمەزانە و لە دوای ڕەمەزان و لە هەموو کات و ساتێکە، لە شەو و لە ڕۆژدا، لە کاردا و لەسەر ماڵ و لە ناو ماڵ و منداڵ و لەگەڵ هاوڵانتدا پێویستە دایمە ئاگال لێ بێوتیا بە ڕۆژ و بیوبی پارێزی بریتە لە زمانمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمووی: من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. هەر کەسێک کە زمانی نەپارێزێ لە قسەی ناڕەوا، لە قسەی درۆ، لە بوختان هەڵبەستن بۆ خەڵکی، لە بڵاوکردنەوەی پڕوپاگەندەی درۆ، لەوەی هەرچی بیستت بەبێ بە دوواداچوون قەناعەت دوابێ یەکسەر بۆ خەڵکی بجێڕیتەوە و ئیتر بە زمان بیجێڕیتەوە، یان لە ڕێی فەیسبووکتەوە یان لە ڕێی موبایلەکەتەوە. خوای پەروەردگار پێویستی بە ڕۆژووی ئەو کەسە نەبوو کە لە ڕەمەزانە خۆی گرتەوە لە خواردن و خواردنەوەی حەڵاڵ. بۆیە ئێمە دوای تەواوبوونی مانگی ڕەمەزان دەبێ ئاگامان لە یەک شت بێ کە ڕەنج بە خەسارمان نەکا، ئەویش پاراستنی زمانمانە. زمانمانە ئەوە نییە قسە نەکەی. بوارەکانی چاکە لە زمانە ئەوەندە زۆرن، فەلیەقل خەیڕەن، هەر قسەی خێر یەکجار زۆرە بیکە، بەڵام ئەگەر نەتزانی قسەی خێر بکەی فەلیەصمت، ئەمجا بێدەنگ بە. ئادابەکانی قسەکردن لە موتارەدا بە ئیزنی خوای پەروەردگار بۆ جەنابتان و موسڵمانان ڕوون دەکەینەوە. ئینسان چۆن ئەدەبی قسەکردنی هەبێ لە کاتێکا کە قسەی جوانیش دەکا. قسەی جوان لەم بوارانەدا یەکەم لە خزمەت خوای پەروەردگاردا. ئینسان کاتێک کە گفتوگۆ دەکا لەگەڵ خوای گەورەدا، کاتێک کە لێی دەپاڕێتەوە، کاتێک کە باسی خوا دەکا، ئەبێ ئاگای لەوە بێ باسی کەسێکی ئاسایی ناکە، باسی خالقی ئەرز و ئاسمان دەکا. قورئانی پیرۆزی ئێمە لە باسی سەیدنا ئیبراهیمدا، گەورەمان ئیبراهیم باوکی پێغەمبەراندا فێری ئەدەبی قسەکردنمان لەگەڵ خوادا دەکا. حەزرەتی ئیبراهیم فەرمووی: پەروەردگاری من ئەو زاتەیە، ئەڵڵاه ئەمە صفاتێتی، الذي خلقني فهو يهدين والذي هو يطعمني ويسقين وإذا مرضت فهو يشفين والذي يميتني ثم يحين والذي أطمع أن يغفر لي خطيئتي يوم الدين. سورة الشعراء آية 78-82. خوای پەروەردگار دەفەرمێ ئیبراهیم فەرمووی: الله سبحانه وتعالى کە خالقی منە، منی لە نەبوونەوە دروست کردووە، پاشانیش فهو يهدين، هەر ئەو مافی ئەوەی هەیە هیدایەتی مندا و هیدایەتی داوم. ئەم ئاەتە قورئانیە پێمان دەڵێ خوای پەروەردگاری ئێمە ئاوا دەیناسین. یەکێ دەڵێ خوای ئێوە کێیە؟ خوای من ئەو زاتەیە منی لە نەبوونەوە دروست کردووە، منی لە نەبوونەوە دروست کردووە و تەنها فەهووە هەر خۆشی هیدایەتم دەدا. ئەو کەسەی کە ئامێرێک دروست دەکا، هەموو ئامێرمان کڕیوە لە سەلاجە و مجەمیدەیەکەوە تا تەلەڤیزۆنێک و تەسجیلی هەشتێکی بچووک مۆبایلێک، سەیرەکەی کەتەلۆکێکی لەگەڵدایە بەڕێزان. هیچ ئامێرێکت نەکڕیوە بە تازەیی و بەلۆکی ئیلا کەتەلۆکێکی لەگەڵایە، نەخشەیەکی لەگەڵایە دەڵێ بەپێی ئەم نەخشەیە کار بکە، هەمووی بخوێنەوە ئیلا بە دروستی بەکاری دێنی. ئەگەر خەلەلێکت بۆ پەیدا بوو دەڵێ بەم شێوەیە چا دەکرێت، بگەڕێەوە بۆ فڵان شوێن، بگەڕێەوە بۆ لای فڵان وەستا. دەرمانێک، هیچ پارچە دەرمانێکتان بینیوە ڕەچەتەیەکی لەگەڵا نەبێ و کەتەلۆکێکی لەگەڵا نەبێ کە ئەم دەرمانە بەو شێوەیە بەکاردێ؟ ئایا معقولە ئینسانێک کە دروستکراوی ئەڵڵایە، خوا دروستی کە و کەتەلۆکی ژیانی لەگەڵ نەنێرێ بڵێ ئاوا ئیش بکە لەسەر زەویدا؟ نابێ.
و ئایا دروستە ئینسان خوا دروستی کە بەڵام کەتەلۆکەکە یەکێکی کە بۆی دانێ ئەمیشان هەر نابێ. بۆیە کەسانێکن دەڵێن ئەڵڵا خوامانە، دڵێن بڕوامان بەخوا هەیە، بەڵام من بە قورئان کار ناکەم، بە شەریعەتی ئیسلام کار ناکەم. ئەو وەکو ئەو کەسە وایە تەلەڤیزۆنێک دروست کراوە بڵێ کەتەلۆکەکەی دەچمە لای کابرایەکی قەسابی گۆشتفرۆش دەڵێم کەتەلۆکی ئەم تەلەڤیزۆنەم بۆ دانێ. دەی ئاخر ئەو دروستی نەکردووە هەتا کەتەلۆکی بۆ دانێ، ئەوە خۆ خەڵەتاندنە. خالق دەبێت کەتەلۆک بووە ئەو شتەدانێک کە دروستی کردووە. خالقی ئێمەش کە ئەڵڵایە ئەم شەریعەتی پاکی ئیسلامی بۆ داناوین کە کاری پێ بکەین کە کەتەلۆکی ژیانمان بێ. بۆیە قورئانی پیرۆز دەفەرمێ الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. سەیری دیقەتی قورئان بدەن بەڕێزان، قورئان زۆر وردە کە قورئانمان خوێندەوە هەموو جار دەڵێم شەر نییە زۆر سوورەتمان لەبەر بێ، شەر نییە تەحفیزاتی دەوراتی قورئان زۆر بن، تەدەبور لە قورئان گرنگە. قورئان لێرەدا دەفەرمێ علم القرآن ئەمجا خلق الإنسان، یعنی ئینسان ئەگەر هەربوونی هەبێ بەڵام علمی نەبێت چۆن دەژی، چۆن لەسەر مەنهەج و ڕێبازی پەروەردگاری دەژی، بەخوا نەبوونی باشترە. ژیانێکی پڕ مەسات بەسەر دەبا، ئەبێتە بەڵا بۆ خۆی بۆ خەڵکی. بۆیە کاتێک کە بڕیارت داوە ئەڵڵا خواتە کەتەلۆکەکەشی لێوەرگرە کە قورئان و سونەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. والذي هو يطعمني ويسقين. ئیبراهیم فەرمووی پەروەردگاری من ئەو کەسەیە کاتێک کە دروستی کردوم هیدایەتیشی داوم بەهۆی ڕێنماییەکانیەوە، بۆ درێژەدان بە ژیانم دووشتی پێبەخشیوم، خواردن و خواردنەوەی حەڵاڵ. ئەم ئاەتە پێمان دەڵێ هەر وەختێک کار و کەسابەتت کرد سفرەیەکت دڕازاندەوە لە ماڵەوە، وا مەزانە خۆت نانی خۆتت پەیدا کردووە، واش تێمەگە کە تۆی باوک یان تۆی دایک نانی مناڵەکانت دابین کردووە. بە پێچەوانەوە بڵێ ئێمە هەمومان ئەڵڵا خواردنەکەی بۆ دابین کردوین و ئەو ئاوە زوڵاڵی بۆ دابین کردوین. ئەگەر پەروەردگار بە ڕەحمەتی خۆی بارانی ڕەحمەت نەنێرێ دەنگێگەر من لەسەر زەویدا بۆشین نابێ، با تۆ هەر زۆر کاسب کار بی. ئەگەر ئەڵڵا بە ڕەحمەتی خۆی پەنا بەخوا ئاوەکان بە زناخی زەویدا ڕۆ بچنە خوارەوە، لەکوێ ئاوی شیرینت دەست دەکەوێت. کەواتە خواردنەوە خواردنەوەمان ئەڵڵا پێی بەخشیوین. حتى زانایان دەفەرمون ئەگەر چوویە بازار کیلۆیەک میوەت کڕی، کیلۆیە تەماتەت کڕی، خیارێکت کڕی، ترێیەکت کڕی، قەیسی و قۆخێکت کڕی، وا مەزانە کڕینەکەی ئەوە بەدەستت هێناوە، ئەوە بەس تەنها نرخی گواستنەوەکەی داوە و کرێی کەسێکت داوە پێوەی ماندوو بووە، ئەینا نرخەکەیت نەداوە، ئەوە هەر ئەڵڵا پێی بەخشیوی. ئەو پارەیە نرخی میوەکە نییە، نرخی نەقڵەکەیەتی، نرخی کابرای باخەوان و زەوی وزارەکەیەتی. ئەینا دروستکەرەکەی تەنها ئەڵڵایە، هەر بەهی خوای بزانە، سوپاسی پەروەردگاری لەسەر بکە. بۆیە حەزەتی نوح سەلامی خوای لەسەر بێ دەفەرمون کاتێک کە خواردنی دەخوا دەیفەرموو سوپاس بۆ خوا لەسەر سێشتی ئەم خواردنە. یەکەم لەززەت و تامی لێ دەکەم، دووەم مادە بەسوودەکانی لە لەشما دەمێننەوە، سێم ئەوەی کەوا بێکەڵک بوو فڕێ دەدەمە دەرەوە و لەشم لێ ڕزگار دەبێ بە ئاسانی. سێ خەڵاتی خوایە. تۆ دەتوانی خواردن بخۆی و تامیشی نەبێ، دەرمان دەخۆین جاری وایە، خۆ سوودی هەیە دەرمانەکە، بەڵام چەند تاڵ و ناخۆشە، چەند بێتامە، بۆیە لەززەتەکە بۆ خۆی خەڵاتێکی خوایە. دووەمیان ئەو هەموو مادەی کە جسمت پێویستی پێوێتی لە نان و ئاوەکەدا خۆی گەورە پێت دەبەخشێ، لەو میوەکەدا لە گۆشتەکەدا پێت دەبەخشێ، لە جسما دەمێنێتەوە دەچێتە خوێنەوە. ئەوەشی کە زیادەیە ئینسان دەچێتە سەر شوێنی تایبەت و دوو لە ڕوتان لەوێدا ڕزگاری دەبێت لە ئازارەکە. ئەوەش دیسان لەززەتێکیکەیە. ئەو کەسەی کەوا تووشی سەرەتانی کۆم بووە، ئەو خەڵاتە خوایە هەست پێ دەکا کە ئینسانێک چەند بە ئاسانی خۆی پادەکاتەوە و ڕزگاری دەبێت لە پاش ڕۆکانی. هەتا ئەخوا پەناماندا ئینسان ئاوای لێ نەیە ڕەنبێ لەززەتی ئەوەشی وەرنەگرت بێ، چەندە لە خواردنەکەیە لەززەتی وەرگرتووە، چەندە سوود بەخش بووە لە فرێدانیشیدا بێ ئازار، ئەوەندە لەززەتی وەرگرتووە. وإذا مرضت فهو يشفين. کاتێکیش نەخۆش کەوتم ئەڵڵا شیفام دەدا. لێرەدا لەم ئاەتە قورئانێدا دوو شت تێدەگەین. یەکەمیان ئەوەیە نەخۆشی لە دوای خواردن و خواردنەوە هات، واتە جسمی مرۆڤ هەمیشە ساغە، خوا هەمووی بە ساغی دروست کردووە. ئەوەی نەخۆشمان دەخا خۆمانین خواردن و خواردنەوەیە، خواردنی پیس لەگەڵ خواردنەوەی پیس، ئاوی ناپاک، خواردنی بەسەرچوو، ئەکسپەر، موادی حافزەی زۆر تێکەڵاو، ئەوانن ئینسان نەخۆش دەکەن. ئیبراهیمیش خۆ نەخۆشی هەر خوای پەروەردگار دەیهێنێ، بەڵام ئەدەبە لە خزمەت خوادا، نەیفەرمووی خوا خەڵقی کردوم و هیدایەتم دەدا،
خوا نان و ئاوم دەداتێ بەڵام نەیفەرموو خوا نەخۆشم دەخا. ئەدەب لە خزمەت خوادا دەبێ وریەی زمانت بێ. کاتێک کە خۆم نەخۆش کەوتم نەک خوا نەخۆشی خستم بان نەخۆشی کە ئازارە پاڵی نەدەمە لای خوا فەهوە یەشفین هەر ئەڵڵا شیفام دەدا. لێرەدا ئینسان ئەگە سەیری ئەم کۆمەڵە ئاەتەکە جارێ نەچینە سەر ئاەتەکانی تر ئەوەمان پێ دەڵێ نان و ئاو چەند گرنگە هیدایەت گرنگترە. الذي خلقني فهو يهدين هدايتي بيش هو يطعمني ويسقين خست يعني بيش نانو أو هدايت گرنگا أو كسي خواردنك من بيش خش دكا برزان لم قرآن أو أما دبا فيربين كسيك دعوت من دكا نانك من بو أمادة دكا برزان چند واجب بيويستا سپاسي بكين دستخوشي لي بكين مال آوائي لي بكين دعاي خيري بو بكين زول لو زياتر بيويستا ريز لو كسا بگرين كي يقو شي خير من فير دكا كهدايت من ددا بو صر غير راست پاشان ئەم ئاەتە قورئانیە پێمان دەڵێ کەسێ خواردنی خەڵک ژەهراویکە کەسێ شتی بە سەرچوو ئێکسپار بە میلەت بفرۆشێ دەستگاکانی ئاسایشی خۆراک چۆن دەچنە سەر دوکانەکەی و دای دەخەن واجبی شانە بیکەن کەسێ خوا نەخواسە بچێت تانکی گەڕەشێک ژەهراوی کە بە مادەی ژەهراوی ئەڵێن ئای چ بێویژدانێکە ئای چۆن ئەم ئینسانە حەیفە لەسەر زەویدا بژێ ئاوی خواردنەوەی خەڵکی ژەهراوی کرد. زۆر لەو کەسەی خواردنی بەسەرچوو بە خەڵک دەفرۆشێ و ژەهراویان دەکا زۆر لەو کەسەی کەوا ئاوی ژەهراوی دەرخواردی خەڵک دەدا تاوانبارتر ئەو کەسەیە کە فکری خەڵک ژەهراوی دەکا کە هیدایەتی خەڵک ژەهراوی دەکا کە خەڵک لەسەر ڕێگەی ڕاست و ئەخلاقی پاک دوور دەکاتەوە. بەداخەوە زۆر جار ئەوانە ڕێگایان بۆ دەکرێتەوە بە ئارەزووی خۆیان بەڵام کابرایەک پسکیتێکی ئەکسپاری لە سوپەرمارکێتەکەیدا نەیزانیوە تەلەڤیزۆن زوومی دەخاتە سەر و حەیاشی دەبا من دەستخۆشی لێ دەکرێت با خەڵک شتی ئەکسپار نەخوا تۆ پارەی خۆت دەدەی بۆچی شتی خراپەت بدرێتێ بەڵام لە هەمان کاتە لە چەند کەناڵی تەلەڤیزۆنیە و ئەم فلیمە ژەهراوێ دەکرێت بەم ماڵە موسڵمانانەدا ئەخلاق و دین و ڕەوشت و بەها کۆمەڵایەتی و ئاینەکەمان هەڵدەتەشێنێ کەسیش ڕێگەی لێ ناگرێت کەسیش ئەوە بە تاوان نازانێت کاتێک قورئانی ئێمە پێمان دەڵێ عەرزم کردن ئەو کەسەی خواردنی ژەهراوی و خواردنەوەی ژەهراوی دەداتە خەڵک تاوانەکەی کەمترە لەو کەسەی فکری خەڵک و ئەخلاقی خەڵک ژەهراوی دەکا هیدایەت لە خەڵک دەشێوێنێ ڕۆڵەکانی من و تۆ سەرگەردان دەکا و لە دینی خوا و لە ئەخلاقی باو باپیرانی ڕەسەنی کوردایەتی دووریان دەخاتەوە سۆزی نیشتیمانیان لە دڵان ناهێڵێ حرمەتی لە بینی گەورە و بچووکان ناهێڵێ ڕێزی ڕیشسپی لە لای گەنج ناهێڵێ ڕێزی دایک و باوک لە لای ئەولاد ناهێڵێ حرمەتی دراوسێ لە دراوسێدا کە بە شەرەفی خۆی دەزانی دەیشکێنێ ژن خوشک بە خوشک دەزاندرا ئێستا خەڵک دەستێژی سێکسی دەکاتە سەر لە فلیمە تورکیەکانەوە فێر بووە ئەمانە چۆن دەبێت ڕێگایان لێ نەگیرێ چۆن دەبێت بە چاوی نامۆ سیر نەکرێن چۆن دەبێت بربەستیان بۆ دروست نەکرێ هەر وەکو بربەست بۆ ئەو کەسە دروست دەکرێت کە خواردن و خواردنەوەی ژەهراویمان دەداتێ کاتێکیش کە نەخۆشکەوتی مەڵە خوا وای لێکردم خوایە بۆ وا لێکردم بەڕێزان زۆر جا ئەو قسانە دەبیستینەوە خوایە من دەبێت چاوانم چ بوو بێت تووشیە من نەخۆشیە بووم ئیبراهیم وا نافەرمێ خوایە کاتێک کە خۆم نەخۆشکەوتم تۆ شیفام دەدەی شیفاکە بدە پاڵ خوا بەڵام نەخۆشکەوتەکە ڕەن بە مقەسیری خۆتی تێدا بێ ڕاستە هەر خوای گەورە ئینسانیش نەخۆش دەخا بەڵام ئەدەب لە خزمەت خوادا پێویستە ئەم سێ خاڵە خەڵق و هیدایەت خواردن و خواردنەوە شیفای نەخۆشی هوەی بۆ بەکارهێنا یعنی خەڵکینا خەڵکانێک هەیە دیعای ئەوە دەکا من نان دەدەم بە خەڵک من هیدایەتی خەڵک دەدەم و منهەجی ژیانیان بۆ دادەنێم و پەیڕۆ پرۆگرام دادەنێم خەڵکیان دیعای دەکا من ئەگەر نوشتت بۆ بکەم تۆ چا دەبی من ئەگەر دەرزێک لێدەم شیفات بۆ دێ فهوە ئەوە بەس ئەڵڵایە بەس فەقەت ئەڵڵایە ئەگەر شیفای نەخۆشی بە ئەڵڵا نەبوایە وەڵڵاهی پسپۆڕی نەخۆشی هەیە دکتۆرای هەیە لەو نەخۆشیەدا ئیخساییە بۆ خۆی ئەوەی گرتووە دکتۆر هەیە پسپۆڕی نەشتەرگەری وەرەمی سەرە سێ جار عەمەلیاتی سەری بۆ کرا وەرەمەکەی دروست دەبێتەوە خۆی ئیخساییەکەی نەخۆشیەکەی ئەوەیە ئەی بۆ خۆی پێچارە سەر ناکرێ خواب نیشانمان دەدا ئەوە هەمووی بژێڕنەوە بۆ زاتێک کە ئەڵڵایە ئەوەی تری بە سەبەب وەرگرن کەسێک خواردنێکی دایتە ڕاستە سوپاسی دەکەی بەڵام پێش ئەو سوپاسی ئەڵڵا بکە چونکە دڵی ئەوی بۆ نەرم کردووی کە ڕستێک دەبیتەوە بۆ ماڵ و منداڵەکەت منەتیان بەسەرا مەکە تۆ ڕۆزی دەرنی فەهوە بەس ئەڵڵایە ڕزقی تۆش و ئەوانیشی داوە تۆ وەسیلەیەکی لەوانەیە ڕزقی تۆ بەهۆی ماڵ و منداڵەکەتەوە خوای گەورە بەرەکەتی تێخست بێ ئەمجا دەفەرمێ والذی یمیتنی ثم یحین کاتێ پەروەردگار دەمرێنێ ئەمجا دوای ماوەیەک زیندوم دەکاتەوە
لێرەدا هۆی بەکار نەهێنا، چونکە کەس نییە بڵێ من خەڵک دەمرێنم، کەسیش نییە بڵێ من خەڵک زیندوو دەکەمەوە، پێویستی بە وشەی هوە نەکرد، ئەدەبی قورئانیە. پاشان ثومەی بەکارهێنا، چونکە ئینسان کاتێک کە مرد لەگەڵ قیامەتە مەسافەیەکی زەمەنی زۆری دەچێتە بینەوە، بۆیە نەیفەرموو وەئوحین یان فەئوحین ثم یوحین، زەمەنێکی زۆری بەسەرا تێدەپەڕێ، ئەمجا مەیدانی مەحشەر دەست پێ دەکات. والذي أطمع أن يغفر لي خطيئتي يوم الدين. إبراهيم فرموي سلامي خواه لسر بيه، من أميدوارم برحمتي خواه، تموحم هيا، أميدم هيا كخوا لقناها كانم خوش بيه لروجي پاداشت و سزادا كروجي قيامتا. لێرەدا بەڕێزانەیشە پرسیا دەکا باشە پێغەمبەران معسووم نین لە گوناه؟ بەڵێ پێغەمبەرانی خوا لە چوار شتە معسوومن. لە ئیعتیقادا قەت پێغەمبەران هەڵە لە عەقیدەدا ناکەن، نابێ ڕێنیشاندەری خەڵک خۆی عەقیدەکەی فاسد بێ. لە عەقیدەدا، لە قسەکردنە، لە کردارە، لە ئەخلاقا، لەم چوارەدا پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێ خوا پاراستوونی لە بچووکترین هەڵە، لە بچووکترین گوناه. ئەی بۆ ئیبراهیم وا دەفەرمێ، بۆ باسی خەتیئەتی خۆی دەکا، ئومێدەوارم خوایە بە ڕەحمەتی تۆ لە ڕۆژی پاداشت و سزادا کە قیامەتە لە گوناهەکانم خۆش بی. ئیبراهیم بیر لەوە دەکاتەوە خوایە تۆ چیت بە من نەبەخشیوە؟ بە ئینسان خەڵقت کردوم، شکڵت جوان کردوم، هیدایەتت پێبەخشیوم، کردوتم بە پێغەمبەر، کردوتم بە باوشی پێغەمبەران، کردوتم بە باوشی ئیسماعیل، قوربانی لەسەر دەستی مندا هاتووە، منداڵان بەهۆی منەوە لە قوربانی پێکران ڕزگاریان بووە. خوایە گیان سەیری ئەو هەموو شتە دەکەم کە تۆ پێت بەخشیوم، وەڵڵاهی نەمتوانی وەکو پێوی سوپاست بکەم. ئەمە بە گوناه دەزانێت لەلایەن خۆیەوە، ئەمە بە گوناه دەزانێت. بۆی ئێمەش جاری وایە نەڵێ جا گوناه هەم چییە؟ نەخێر وا مەڵێ ئەوەی کە خوا پێی بەخشیوین هەر لە ئاستی ئەوەدا نەمانتوانێت سوپاسگوزاری بکەین، وەڵڵاهی دەبێ خۆمان بە گوناهبار بزانین. ئەگە هەر هیچ گوناهێکمان بەرامبەر بە کەس نەکرد بێ، ئەوەی ئەڵڵاه پێی بەخشیوین بە خوا نەمانتوانیوە حەقی سوپاسکردنەکەی بدەین. پاشان ئەتمع و فێری ئەوەمان دەکا، نابێ بڵێ خوای گەورە واجبە لەسەری بەهەشتم بداتێ. نەخێر، ئەوە فەزلی خۆیەتی کە لە گوناهمان خۆش دەبێت کە تۆ بەمان لێ قبوڵ دەکا کە بە هەشتمان پێدەبەخشێ، ئەوە بەس فەزلی خۆیەتی. ئەوە ئەڵڵای خۆی دەنوێنێ و پەروەردگاری خۆی دەنوێنێ بەسەر ئێمەی عەبدی زەعیف و لاواز و دروستکراوی خۆیدا. خوا هیچ شتێکی لەسەر واجب نییە، ئەوەی دەیبەخشێت لە ڕەحمەت و میهرەبانی خۆیەوەیەتی. کەواتە بەڕێزان، ئەمە ئادابی قسەکردنە لە خزمەتی خوای پەروەردگارە. لە کاتی خۆشیدا دەبێت هەست بکەین، بەڕاستی نەمانتوانێت سوپاست بکەین، یا ئەڵڵا خوایە تۆ لەوەمان ببوورە کە نەمانتوانی ئەم هەموو خۆشیی پێت بەخشیوین، سوپاست بکەین. لە کاتی نەخۆشی و مصیبەت و ناڕەحەتیدا نەڵێ خوایە بۆ وا لێکردم نەعوذ بالله، زمانت ببەستی لە خزمەت خوادا، ئاگال لە ئەدەبی قسەکردنت بێ، بڵێ ئەمە بەسەرکردنەوەی پەروەردگارە، ئەمە حیکمەتێکی تێدایە، ئەمە ڕەنبەکەم تەرخەمی خۆمی تێدا بێ، ئەمە ئەزمون دەبێ بۆ ژیانی داهاتوون بەویستی خوای گەورە دەرسی لێ وەردەگرم و بە هەموو دڵنیایی کشەوە خوا پاداشت نداتەوە لەسەر ئەو ناڕەحەتیە، لای خوا ڕەنج بە خەسار نابم. ئەدەبی قسەکردنمان لە خزمەت خوای پەروەردگارە ئاگا لێ بێ. خاڵی دووەمیان خۆشەویستانم، ئەدەبی قسەکردن لە خزمەت سەروەری مرۆڤایەتی محەممەدی مستەفادا صلی الله عليه وسلم کە هەرچی خێر و خۆشیە ئەو سەروەرە پێیگەیاندوین. ئاگامان لێ بێ کە ناومان هێنا قەد نەڵێ محەممەد حتا نەڵی صلی الله عليه وسلم. سڵاوەتەکەت حتا لە نووسینە بەڕێزان مەنووسن ساد، مەنووسن دال خا، بنووسە صلی الله عليه وسلم. زانایانی ئیسلام دەفەرمون، ئەهلی تەسەوف دەفەرمون، هەر کەسێک لەسەر کاغەزێک کە نووسی محەممەد یان پێغەمبەری خوا یان ڕەسوول الله یەکسەر لە تەنیشتەوە نووسی صلی الله عليه وسلم، تا ئەو نووسراوە بمێنە ڕۆژانە پاداشتت بۆ دێ، تا ئەو نووسراوە بمێنە بەردەوام تۆ وەکو وایە سڵاوەتت لێدا بێ. دەی بۆ بە سادێک بۆ بەدال خەیەک بەڕێ دەکەی. پاشان کە ناوت هێنا حەدیسی پێغەمبەرەتی خوێندەوە صلی الله عليه وسلم، ئەبێ بە ئەدەبەوە بیخوێنێەوە، وا نەزانی ئەمە قسەی کەسێکە، وا نەزانی ئەمە قسەی شاعیرێکە، ئەمە قسەی مەلا و شێخێکە، ئەوە قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لەبێت لەسەر سەرانگیرێ تەنانەت حەدیث مەخوێنەوە بۆ کەسێک کە قەدری نازانێ، کە وەکو پێویست گوێی لێ ناگرێ، چونکە نابێ ئەو قسەیە هەر ئەوە فڕێ بدرێ، ئەمە قسەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. عەباس ئیمامی پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، سڵاوەتی لەسەر پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، پیاوێک پرسیاری لێ کرد، وتی ئەنتە ئەکبەر ئەم ڕەسوول الله صلی الله عليه وسلم، عەباس تۆ لەگەڵ پێغەمبەری خوادا لێکتان ناکەمەوە، تۆ گەورەتری یان پێغەمبەری خوا؟ مەبەستی ئەبوو لە تەمەنە،
هات دڵێت فڵان کەس لەگەڵ تۆ دارێ هاوتەمەنە زۆرتان لێک ناکەمەوە شقڵتان زۆر بە یەک دەچێت تەمەنتان لە یەکەوە نزیکە ئەرە تۆ گەورەتریان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیری ئەدەبی عەباسکە فەرمووی هو أكبر مني وأنا أسن منه أو ولدت قبله وتی وەڵڵی بۆ گەورەی هیچ گومان لەوەدانە کە پێغەمبەری خوا لە من گەورەترە بەڵام بۆ ساڵ من لەو بەتەمەنترم من پێش ئەو لەدایک بووم ئەم ئەدەبە جوانە ئەگەر لە گەورەی دەپرسی پێغەمبەری خوا لە هەموو کەس گەورەترە گەورەترە لە من بەڵام وەکو سن و ساڵ لێم پرسی من بە ساڵا چووترم من پێش ئەو لەدایک بووم من لە ڕووی تەمەنەوە تەمەنم زیاترە ئینسان ئەبێ شانازی بە ناوی محەممەدەوە بکە صلی الله عليه وسلم هەر کەسێ شانازی بە ناوی محەممەدەوە بکە ئەدەبی تخوا بەڕێزان قەت بە محەممەد مەڵێن حەمە تخوا کە محەممەدت بوو لە ماڵی خۆتا بەس بە محەممەد بانگیکە هەر لەبەر ئەدەبی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆت پێی مەڵێ حەمە ئەگە بۆ خۆشەویستیش بێ مەڵێ حەمە گیان کەس لە کۆڵانە وای پێ ناڵێ کەس لە مەکتەبا وای پێ ناڵێ مادام ئەو شەرەفەت بەنسیب بۆ مناڵێکت ناوی محەممەدە لەبەر حرمەتی ناوی ڕەسوولی خۆشەویست صلی الله عليه وسلم ئەدەبی ناوەکە بپارێزە بە ناوی محەممەد بانگی بکە ئەحمەد بە ئەحەبانگ مەکە سوکاتیە بەو ناوە پیرۆزەی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم لێندراوە ئەبێ بگەڕینەوە بۆ ئەم پرەنسیپانە ئادابی قسەکردن مادام ناوەکە ئەوەیە حرمەتی لێ بگرە وەڵڵی بەڕێزان جارێک خوێنمەوە کابرایەکە بۆ حەل لە ساڵەکانی ئەم نەوەتانەوە بزان وفاتی کردووە یعنی چەند ساڵانێک لەمەوبەر مێژوەکەی دوور نییە پیاوێکی ڕیش سوی بووە ناوی حاجی ئیبراهیم بووە ئەڵێن مناڵێکی هەبووە ناوی محەممەد بووە قەت پێش ئەو مناڵەی نەکەوتووە تویانە حاجی بووە خۆ مناڵە هەوازبە لە دوی تۆ بڕوە توێتی وەڵڵی شەرم دەکەم لەبەر ئەوەی ناوی محەممەدە لە دوامەوە بڕوە شەرم دەکەم پێش کەسێک کەوم کە ناوی محەممەدە بە ئەولادی خۆشم بێ لەبەر حرمەتی ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم ئینسانە کە ئاوا گەورەی پێغەمبەر لە دڵیا بێ و ئەدەبی هەبێ لە خزمەتیە وەڵڵی وەکو بەڕێستان ئینشاءڵڵا موژدەتان لێبێ شەفاعەتی پێغەمبەری خوا دەتانگرێتەوە ئەبێ ئاگەمان لەو کەسانە بێ کە زمانیان ئەدەبینێ لە خزمەتی خۆشەویستە وریابین فێری ڕەوشتەکانی ئەوان نەبین زمانمان بێ ئەدەبی پێدا نەیە عەرزم کردن هەر کەسێ ناوی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بە گەورە وەرگێ خوا گەورەی دەکا ئێستا ئێمە لە کاتی مۆندیالاین وەرزشەوانان ئەهلی وەرزش دڵیان بەم شتانە خۆش دەبێ بۆیان باسکەین پیاوێک هەبوو لەسەر ئاستی جیهانە یەکەم پاڵەوانی یاری بۆکسێن و مولاکەمە بوو خوای گەورە لێ خۆش بێ و دەرەجەی لە بەهەشتا بەرزکاتەوە محەممەد عەلی کلای محەممەد عەلی کلای کابرایەک بوو خەڵکی ئەمریکا بوو ڕەشپێستێکی ئەمریکی بوو ناوی خۆی کاسیس کلای بوو کاسیس کلای ئەو کەسە بوو کەسێکی وانەی دەناسی گەنجێک بوو دەستی کرد بە وەرزش لە وەرزشا چۆ پێشەوە خوای پەروەردگار هیممەتێکی دابوویە هیچ کەسێک لە ئاستی بۆکسەکانیدا خۆی نەدەگرت پاڵەوانێک بوو پاڵەوان نەیدەتوانێت پشتی لە ئەرزدا گەڕا بە دینەکاندا گەڕا هەر ڕۆژە فکرەیەکی هەبوو دایمە هەستی بە قەلەقی دەکرد خۆی لە مێژوەکەی خۆیدا دەڵێ پاڵەوان بووم لە بازوودا بەڵام خۆم بە مناڵ دەزانی لە فکردا دەموو ئەم بیر و باوەڕانە ئەم دینانەی کە من دەچمە سەریان بە کەڵک نایەن دڵم ئاو ناخواتەوە حتى آخر جاری ئیسلامی هەڵبژارد بوو بە موسڵمان ناوی کاسیسی لەسەر خۆی گۆڕی خۆی ناونا محەممەد عەلی کلای ئەو پیاوە لە ئاخری تەمەنیدا لە ئەمریکادا لە ئۆڵۆمپیادی ئەتڵانتا کە ئۆڵۆمپیاتێک بوو لە ئەمریکا کرا لە بەردەمی 100,000 کەسا کە ئامادەی سیرکردنی ئەو ئۆڵۆمپیاتی ئەتڵانتایی ئەمریکی بوون مەشخەڵی داگیرساندنی ئۆڵۆمپیاتەکەیان بەو سپار کە پاڵەوانی یەکەمی جیهان و مێژوو بوو لە بۆکسێندا وتیان وەرە داگیرسێنە کاتێککە چەرخەکەی بەدەستەوە بوو دەشی هەموو دەلەرزی نەیتوانی چەرخەینەکە لێدا لەو کاتەدا دەمی بردە بەردەمی میکرۆفۆنەکە و لە بەردەمی 100,000 کەسی ئەمریکیدا ئەم ئاەتە قورئانەی خوێندەوە يا أيها الإنسان ما غرك بربك الكريم أي إنسان تو چی حتى برامر بپروردگاری مهربانی خود پیشد بێ وتی خەڵکینە من ڕۆژگارێک بوو هێز نەبوو لە بەرامبەر ما بوەستێ ئێستا وا لاواز بووم مەشخەڵێکم پێدا ناگیرسێ هەموو لەشم دەلەرزێ تو خوا لە خۆتان بغڕان ببن و خواتان لەبیر نەچێتەوە ئامۆژگاری وەرزشەوانێک بۆ ئێمە ئەوە بوو ئەی ئەو کەسەی کە بەهێزی ئەی ئەو گەنجەی زۆر بەتوانای ئەی ئەو گەنجەی لە قووەت و نەشاتای ئەی ئەو وەرزشەوانەی لە ساحەدا زۆر لە پێشەوەی ئاگال لێبێ پەروەردگار لەبیر نەچێ
ئاگات لێبێ پەروەردگارێک ئەو هێز و قووەتەی پێبەخشیوی لە بەردەمی 100,000 کەسا محەممەد عەلی کلایی بەڕەحمەت بێ ئەو ئاەتەی خوێندەوە ئەو وەرزشە بە ناوبانگە وتی یا ئەیوهە الئینسان ما غەڕەکە بڕەبیکە الکەریم خوال لەبیر نەچێت لە ئەو پەڕی هێزە لە ئەو پەڕی گەنجیدا لە ئەو پەڕی قووەتە ئەو پیاوە بەهۆی ئەو ئیسلامەوە بەهۆی ناوی محەممەدەوە صلی الله عليه وسلم خوا پلەی بەرز کردەوە کاتێک کە کۆچی دوایی کرد باراک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا پێشووی ئەمریکا بۆ کۆچی دوایی محەممەد عەلی کلای ئەم پەیامەی بڵاو کردەوە سەرۆکی ئەمریکا پەیامی بڵاو کردەوە وتی محەممەد عەلی مەزنترین بوو ئەگەر لە خۆت بپرسیایە محەممەد عەلی کلای کێیە ئەوە وەڵامی دەدایەوە پێی دەوتی ئەو مەزنترینە پێی دەوتی کە من هەورە بروسکەکە لە بچە دەکەم هەورە گرمە دەخەمە زیندانەوە بەڵام ئەوەی وای کرد ئەم پاڵەوانە بێتە مەزنترین کەس و جیای دەکردەوە لەوانی دیکە ئەوە بوو لە هەر کەس بپرسی محەممەد عەلی کلای کێیە هەمان وڵامی خۆی دەداتەوە واتە خۆی بە بازوەکانی خۆی ڕادەبینی دەیگو هەورە بروسکەش کە لە بچە دەکەم ئەو نەعرەتە شێرانەی کە لە مەیدانە بەسەر بەرامبەرەکەیدا دەکرد هێز نەبوو بەرامبەری ڕاگرێ ئەڵە گەورەی لەوەدا بوو لە هەر کەسیشت دەپرسی هەمان تعریفی دەکرد کە بۆ خۆی دەیکرد زۆر کەسی دیکەی ئەم هەسارەیە دەڵێ وەکو زۆر کەسی دیکەی ئەم هەسارەیە من و مێشیلی هاوسەرم خەمبانین بە ماڵە ئاوایی ئەو بەڵام من سوپاسگوزارم بۆ خوا کە ئێمەی خۆشبەخت کرد و چانسی ئەوەی پێداین بیناسین ئەگەر چی بۆ ماوەیەکی کەمیش بێ هەر وەکت بەخت یاوەرمان بوو کە مەزنترین کەسی مێژوو لە بواری وەرزشی مولاکەمەدا لە زەمەنی مناژیا کە سەرۆکی ئەمریکا بووم و خوا بەرەکەتی خستە منیەوە ئۆباما دەڵێ لە ژووری تایبەتی خۆمدا تەنها تۆزێک لەو لای ژووری سەرۆکایەتی ئەمریکاوە جووتێک لە دەستکێشەکانی ئەوم داناوە لە ژێروێنەیەکی بەناوبانجیدا کە لە تەمەنی 22 ساڵیدا گرتوویەتی و ئەو کاتناوی کاسیس کلای بووە هێشتا موسڵمان نەبووە ئەو گشتێکی ڕوحانی دەست پێ کرد کە دوجار گەیاندی بە بیر و باوەڕی پیرۆزی ئیسلام لە لووتکەی هێزدا ڕەوانەی منفای کرد هەموو ئەوە بوو بە پێشەشی بۆ ئەوەی کە بە گەورەی بگەڕێتەوە ئەمە قسەی ئۆبامایە محەممەد عەلی کلای بە ناوێکەوە گەڕایەوە بۆ لای خوا کە بە ملیۆنەها خەڵک شانازی پێوە دەکا ئەوەندەی کە محەممەد عەلی کلای بەهێز بوو ناوی محەممەد بەهێزتری کرد بەڕێزان کابرایەک سەرۆکی ئەمریکایە ئاوا باسی ناوی محەممەد دەکا توخوا حیف نییە توخوا شەرمەزاری نییە لەگەڵ ڕێزمدا بەس کە موسڵمانێک بێ ئەدەبی بەرامبەر بە پێغەمبەری خوا بکا صلی الله عليه وسلم بۆیە ئەی وەرزشەوانان ئێوە کەسانی کە لە ساحەدان لەم ڕۆژاندا لە وتاری مامۆستایەکم لە تەلەڤیزۆنەوە هەر چەند مەقتەعێکم بینی ئەیگو حیفە خەڵک بە دیار وەرزش و تۆپێنەوە دانیشێ کە فامیلەکانیان هینی ئیسرائیلە بەزەیم بە موسڵماناندا دێتەوە وەرە ئیسلامێک دژی یاریکردنیش بێ ئەبێ خەڵک چۆن بە شوێنی کەوێ ئەبوای ئێمە بڵین جەناوی مامۆستا ئێمە بە زەیمان بە خۆماندا بێتەوە ئەم هەموو ملیۆن موسڵمانەی نەمانتوانی یاریزانی زۆر بەناوبانگ پێ بگەێنین نەمانتوانیوە کۆمەڵی یاریزان بنێرینە ئۆلۆمپیاتەوە ئاڵای کوردستان و ئیسلام بەرزکاتەوە ئەبێ ڕەخنە لە خۆمان بگرین دەستخۆشی لە ئیسرائیلیەکان بکەین کە خەڵکی بەتوانا پێدەگەێنن توخواوان مشتێکن لە چاو ئێمەدا دەبێ وڵی ئافرین کە خەڵک پێدەگەێنی بەڵام ئەوە منم زەعیفم خۆم پێ نەگەیاندووە ئەوە منم گەنجەکانم پشتیوانیان لێ ناکرێت لە بواری وەرزشە ئەوە ئێمەین کە محەممەد عەلی کلای پاڵەوانی مێژوو وەکو پێویست ناناسین کە کابرا ئەمریکی بوو هەموو دینی دنیای تاقی کردەوە وتی بەخوا بەز ئیسلام حەقا من مناڵێکی بچکۆلە خۆم دەهاتە بەرچاو کاتێک کە ناوی محەممەدم هەڵگرت بەڕاستی بوومە پاڵەوان بەڵە خۆشەویستان ئەدەب لە خزمەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم واجبێکی گەورەیە خاڵی سێیەم لەگەڵ دایک و باوکتدا بە ئەدەب بە وقل لهما قولا كريما لە خزمەتی دایک و باوکتدا بەس قسەنا قەولەن چی کەریمە کەم قسەی جوانە کەم قسەی هەڵبژاردەیە کەم قسەی ئەدەبی تێدایە بە تایبەتی ئەو کاتانەی دایک و باوکت پیر بن بە تایبەتی ئەو کاتانی کە دایک و باوکت نەخۆشن بە تایبەتی ئەو کاتانی کە دایک و باوکت هەژارن دەستکورت و نەدارن تۆش خوای گەورە پاروێگنانی زیادی پێبەخشێوی نابێ بڵێ ها لە ئیسلامدا خۆشەویستانم زۆر کەس لێم دەپرسێ مامۆستا زەکات بە دایکم دەشێ چەند ناڕەحەت دەبم بەو پرسیارە ئیسلام قەدەغەی کردووە زەکات بدەی بە باوکت ئیسلام قەدەغەی کردووە زەکات بدەی بە دایکت چونکە ئەوان زۆر لەوە گەورەترن ئەزانی زۆر نەفسیان پێی دەشکێ ئەزانی وەکو دەرزی کوشندەی لێ بڵێ باوکەوە زەکاتی ماڵەکەمە
یعنی باوکە تۆ ئەوەندە بێ نرخی ئەو ماڵی کە هەر دەبێت زایکە ما بە خەسار نەچێ بۆ تۆ بێ ئەبێ نەخێ بڵێ تۆ زۆر لەوە گەورەتری زەکاتت بدەمێ ئەبێ ماڵەکەی خۆم هەموو هی تۆیە باوەژیان من چۆن دڵم دێ زەکات بدەم بە تۆ دایژیان چۆن لە ڕووم دێ من زەکات بدەم بە تۆ من ماڵەکەم هەمووی هی تۆیە تۆ حەقی شایانی زەکاتت نییە شایانی ئەوەت هەیە ئەنتەوە مالوکە لی ئەبیکە خۆت و ماڵەکەت هی خۆت و دایک و باوکتن هی ئەوانن وقل لهما قولا كريما عرضم کردن لەم سێ حاڵەتەدا بە تایبەت ئەینا باوکو دایکت تا گەنجن پێویستیان بە تۆ نییە تۆ پێویستیت بەوانە لە کاتی پیریدا لە کاتێکا لە لای تۆن لە ماڵەکەی تۆ دەتیاندای لە کاتێکا نەخۆشن لە کاتێکا هەژارن لەم کاتانەدا ئاگال لە زمانت بێ چونکە هەستیان زۆر زۆر ناسکە بە یەک قسە دەشڵەژێن بە یەک قسە تێک دەچن ئاگال لێبێ وەقل لەهما قەولا کەریما چیشیان بەرامبەر بڵێ دڵنیا بە ڕۆژێک ئەوەت پێدەگوترێتەوە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە لە وتارەکەدا زۆر لە خزمەتی دابووین باوکی بتاشە باوکی کافرە ئەم ئیسلامەی ئێمە پێمان دەڵێ باوکت کافریش بێ ئەی گەنجی مسڵمان ئەی ئەهلی مزگەوت باوکت کافر بێ جا نەک هەر کافرێکی ئاسایی بێ خەڵکیش کافرکە هێشتا دەبێت لە خزمەتی ئەدەبی باوکایەتیدا ئاگال لە قسەکردنت بێ ئیبراهیم بە ئازەری باوکی دەڵێ یا ئەبی یا ئەبەتی یا ئەبەتی بە ناوی یا ئەبەتی بانگی دەکا ئەی باوکە بۆ بتێک دەتاشی کە زەرەدی نییە سوودی نییە قازانجی نییە هیچی بەدەست نییە بێ ژیانێکە باوکە گیان باوشی خەڵک کافر دەکا ئیبراهیم بە باوکە گیان بانگی دەکا ئیسلامی ئێمە پێمان ناڵێ بڕۆ باوکت کوژە وەڵا باوکت کافر بڕۆ بیکوژە سەری ببڕە هێشتا دەبێت لە قسەکردنە ئادابی قسەکردنی باوکو ئەولادایەتی لەبیر نەکەی هێستا ئاگال لە زمانت بێ وەقل لەهما قەولا کەریما ئەزانی ئیبراهیم پاداشتی چی بوو بە باوکە کافرەکەی خۆی گوت باوکە گیان خوا ئەولادێکی ساڵحی پێبەخشی ئیسماعیل دەزان دوای بچی پێ دەڵێتەوە قورئان قسەیش تۆمار دەکا ئەویش دەڵێ یا ئەبەتی فعل ما تؤمر باوە گیان چت پێ ئەمر دەکرێت بێ کە ئەگەر سەربڕینم بێ من کەچم هەمان قسەی پێ وتراوەتەوە بەخوا بە باوکت بڵێ حاجی بەخوا کوڕەکەت پێ دڵێتەوە حاجی بەخوا بە دایکت بڵێ حاجی ژن ساسوێن بەخوا بەیانی کچی باشم کچەکەشت پێ دڵێتەوە حاجی ژن بڵێ دایە گیان پێ دڵێتەوە دایە گیان بڵێ باوە گیان دڵێتەوە باوە گیان بە دەنگەوە بە بەدەنگتەوە دەبێ ڕێک تەرازۆکە خۆت ئێستا چت پێخۆشە ئەوە بچێنە چیت پێخۆشە پێت بوترێ لە ئاخری تەمەنتدا ئێستا خۆت تۆماریکە پەڕەیەکی سپی لەبەر دەستایە چی لێ دەنووسی لێ بنووسە دوایش گلەیی لە کەس مەکە بابەتی ئەدەبی کرد قسەکردن ویستم تەواوی کەم بەڵام دیارە کۆمەڵشتمان ماوە دیارە وەکو باسی دایک و باوکمان کرد ئەولادیش هەمان مافی هەیە دایک و باوک چۆن قسەی لەگەڵا بکە بەویستی خوای گەورە چەند خاڵێک ماوە کاتی خوتمەمان تەواو بوو هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو یا ڕەبی خوای پەروەردگار هیدایەتمان بدەی یا ڕەبی خوای زمانمان بە ئەدەب بکەی لە خزمەتی ناوی پیرۆزی ئەڵڵادا خوای کاتێک کە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێزتدا خوای پەروەردگار کاتێک کە باسی تۆ دەکەین کە هانا و هاوارت بۆ دێنین کە شکوای حاڵمان دەکەین خوای ئەدەبی پەروەردگاری تۆ بپارێزین یا ڕەبی خوای بە ئەدەبمان کەی لە خزمەت پێغەمبەری پێشەوادا صلی الله علیه وسلم خوای گەورە لێمان خۆش بی لەوەی کاتێک کە قسەیەکمان بە نەزانی بەدەما هات بێ بێئەدەبیەکمان بەدەما هات بێ بەرامبەر بە زاتی خۆت بەرامبەر بە زاتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم یا ڕەبی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بنێری یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بنێری ئەوانەی جەستەیان بە ئازارە دوعای مسڵمانێکی بە حەقیان بۆ ژیراکەی دەرزی و دەرمانێک بکەی بە شیفایان ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە ئەوانەی تەنگانی دەرونیان هەیە ئەوانەی دڵیان تەنگە و دڵیان خۆش نابێ یا ڕەبی خوای سەبوری دڵ و دەرونیان بدەی خوای دڵ و دەرونیان ئاسوودە بکەی قسەیەکی خۆش بکەی بە شیفای دڵ و دەرونیان ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی کوردستانمان پارێزراوکەی میلەتی کورزمان سەربەرزکەی لە ناو یەکە تەبامان کەی لەبەر چاوی یەک ناشرینمان نەکەی عاقبەتی هەموو لایەکیشمان خوای گیان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون